سڵاتان لەبێم کاتتان باش دیارە پاش چاوەڕوانێکی زۆر دوێنێ کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عراق بەڕێوەچوو کە کۆبوونەوەیەک کە زۆرینە کە عراقی دابش کردووە بەسەر چەند بۆچوونێکی جیاوازدا. عراق لە دوای کۆبوونەوەکەوە بەرەو چارەنووسێکی جیاوازتر هەنگاو دەنیا لەوەی کە بەشێک پێی وایە عراق لە دوای ئەم کۆبوونەوەی کە دوێنێ شەو ئەنجامدرا پێدەنێتە نێو هەنگاوێکی تاریکتر تونێلێکی تاریکتر. ئەمە ڕای بەشێک لە چاودێرانە بۆچوونێکی دیکە هەیە لەوەی کە کۆبوونەوەکەی دوێنێ دەرخەری ئەوەیە کە دەیانەوێت دەستی دەرەکی لە عراق دوور بخەنەوە کە ئەم بۆچوونە عراقی دابش کردووە بەسەر چەند بۆچوونێکی جیاوازتر لەمە. لەگەڵەوەدا ئەمە ئاماژە بەوە بدەم دوێنێ سەدرەکان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بەشێک لەلایەنە سونەکان توانیان دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی عراق پێک بهێنن کە محەممەد حەلبوسی لە سونەکان و حاکم زاملی لە سەدرەکان و شاخەوان عەبدوڵڵا لە پارتی دیموکراتی کوردستان کە بە پێی زانێرەکانی شارپرێز ئەم هەماهەنگەی نێوان ئەم لایەنانە زیاتر لە ساڵێکە بوونی هەیە و بەردەوامی هەیە. ئەوەش بۆ دەرخەری ئەمە هەرزوو بارزانی مەسعود بارزانی دیارە پەیامی پیرۆزبایی بڵاو کردەوە و ئاماژەی بەوە کرد کە هەم ئەو لایەنانەی کە بەشدار بوون لە کۆبوونەوەکەی دوێنێی پەرلەماندا پابەندی ڕێکەوتنەکە بوون. ئەمە دەرخەری ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەو لایەنانەدا پێشتر کۆبوونەوەیان ئەنجام داوە. ئەم لایەنانە دیارە نزیکن لە باڵی سونەکانەوە با بڵێن لە تورکیاوە لە وڵاتی تورکیاوە نێزگن لە وڵاتی ئەو وڵاتانە و نێزیکترن کە زیاتر سونە مەزهەبن. لەلایەکی دیکەش هەرزوو لە کۆبوونەوەکەی پەرلەمانی کوردستان و پێش ببورن کۆبوونەوەکەی ئەنجومەنی نوێنەرانی عراق هەرزوو ئێرانیەکان تەداخولیان کرد ئاماژەیان بەوە کرد کە ڕێگە نادەن ئەجەندای کۆبوونەوەکەی ئەنجومەنی نوێنەرانی عراق وەکو خۆی جێبەجێ بکرێت بۆیە بەشێک لایەنە شیعەکان لەگەڵ ئەوەی بەشێک یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنی یەکێتی لا هۆڵی کۆبوونەوەکە هاتنە دەرەوە بایکۆتی کۆبوونەوەکەیان کرد کە ئەمە بۆچوونی جیاوازی لێ دەکەوێتەوە لە نێو شەقامی کوردیدا لێکترازانی ماڵی کوردی لێ دەکەوێتەوە. ئێستا هەرێکە لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو شاندە هاوبەشەی کە هەیەیان بووە لێکترازاون لێکجیابوونەوەتەوە یەکێتی پێی وایە کە پارتی لەم کۆبوونەوە ڕێکەوتنشدا دیارە خلافی هەبووە لەگەڵیانە. لەگەڵەوەدا ئێستا نێوماڵی کورد ئەمە ئاماژە بۆ نێوماڵی کورد بە شێوەیەک بە پەرتەوازەی دەچێتە بەغدا. لە بەغدا هەرێکە و لەگەڵ لایەنێکدایە بۆ ئەوەی پۆست و ئەو ئیمتیازاتانەی کە هەیەە بەدەستی بێنن. بەڵام تاوەکو ئێستا ئەوەی هەیە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ لایەنەکانی دیکە زۆرینەی پەرلەمانیان پێکێناوە و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیشیان پێکێناوە کە ئەمە بۆچوونەکان ئەمە وای دەدرێتەوە کە عراق و هەرێمی کوردستان لە پاش ئەو کۆبوونەوە بەرەو چارەنووسێکی نادیار و هەنگاو بەرەو چارەنووسێکی نادیار دەبات. ئێرانیەکان دیارە بەوە ڕازی نابن دوێنێ بۆ کۆبوونەوەکەی ئەنجومەنی نوێنەرانی عراق دیارە شاندێکی باڵای ئێران هاتووەتە عراق بۆ ئەوەی تەداخل بکە و زانیاری هەبێت لەسەر بەڕێوەچوونی کۆبوونەوەکە. دیارە هەر ئەوە شوای کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێک لە لایەنە شیعەکان بێنە دەرەوە بایکۆتی ئەو دانیشتنە بکەن و دانیشتنەکە بە جۆرەکان تێک بدەن. بەڵام زۆرینەکە وای کرد کە دەستەی سەرۆکایەتی پێکبێنن. ئەمەش دیارە تاوەکو بڵێن سەر نییە بۆ باوە بڵێن تاوەکو لەناو کورداڵێ تاوەکو سەر بۆیان ناچێتە سەر ئەم بەم جۆرە کە زۆر لەناو پەرلەماندا زۆرینە حکوم بکایە کەمینە. ئێران ئەوە ڕوونە لە پاش ڕوخانی ڕژێمی بەحسەوە دەستێکی باڵای هەیە لە عراقدا شوێن پێی خۆی قایم کردووە لە ناوچەکەدا. لەوە ناگەڕێت کە ڕۆڵی ئێران و شیعەکان و یەک ڕیزی نێوماڵی شیعە تێک بدرێت. بۆ ئەمەی لا گونجاو نییە. ئێستا ئەوەی ماوەتەوە کە لە عراقدا یەکلای بکرێتەوە دوو پۆستی سەرەکی گرنگە
ئەویش هەرێکە لە پۆستی سەرۆکۆمار پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کە ئەو دوو پۆستی سیادی گرنگن کە ئێران دەیەوێت لەم پۆستانەدا لە دابشکردنی ئەم پۆستانە دیاریکردنی ئەو کەسایەتیانی کە بۆ ئەم پۆستانەیە ڕۆڵی هەبێت بۆ چوونی خۆی هەبێت پەراوێز نەخرێت لەوەی کام لە پەرلەمانی عێراقدا ڕوویداوە پرسیارەکە ئەوەیە کە عێراق لە دوای کۆبوونەوەکەی ئەنجومەنی نوێنەران کە دوێنێ بەڕێوە چوو بەرەو کوێ هەنگاوانە بەرەو چی ئاراستەیەک هەنگاوانە کە بەشێک لە چاودێرانی سیاسی وای دەبێنن عێراق ئارامی بەخۆ نبینێ کە خۆی لە بنەڕەتدا ئەم هەڵبژارنی پێشۆختەی کە لە عێراق بەڕێوە چوو بۆ ئەوە بوو کە عێراق بەرەو هەنگاوی داهاتووی باشتر بڕات لەوەی کە سەقامگیری سیاسی تێدا هەبێت ئارامی و ئەمن و ئاسایشی تێدا هەبێت خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانی عێراق هەبێت ئەم هەڵبژاردنە لە ئەنجامی خۆپشاندانەکانی عێراق ئەنجام درا بەڵام بۆ تاوەکو ئێستا دەرخەر ئەوەیە کە گۆڕانکاریکی ئەوتۆ لە ساحەی سیاسی عێراقدا نەکراوە بە پێچەوانەوە کۆبوونەوەکەی دوێنێ عێراق بەرەو هەنگاوێکی قورسر دەنێت دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان پێشتر لە هەرێمی کوردستان چەندین زنجیرە کۆبوونەوەیان ئەنجام داوە خۆیان بە شەراکەتی یەکتر ناوبرد خۆیان بە ئەوە ناوبرد کە ئەوان بە یەکدەنگی دەچنە بەغداد بەڵام هەرزوو دەرکەوت ئەو دوولایەنە لە بەغداد لە یەکترازان هەرێک بەجیا گفتوگۆی لەگەڵ لایەنی سیاسی عراقیدا کرد تاوەکو ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هیچ لایەنێک ڕێکەوتنی نەکردووە بەڵام پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتنی لەگەڵ سەدرەکان و بەشێک لە لایەنە سونەکان کردووە کە ئەمە دیارە یەکێتی نیگەران کردووە یەکێتی پێی وایە کە ئەمە قۆناغێکی مەترسیدارە لە شەراکەتی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و بۆیە هەرزوو شاندە هاوبەشەکان لە بەغدا لەیەکجیا کردەوە چاوەڕوان دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا هەنگاوی یاخود قسەی لایەنە کوردیەکان و بە دیاریکراوی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان چی ئەبێت لەسەر ئەم بارودۆخی کە لە بەغدا ڕوویدا لەگەڵ ئەوەدا لە داهاتوودا لە کاتی دیاریکردنی دیارە ئەو دوو پۆستەی دیکە کە ئاماژەم پێدا عێراق و عێراقیەکان چارەنووسی ئەویان بۆ یەکلا دەبێتەوە کە ئایا گۆڕانکاری کراوە لە عێراقدا یاخود هەمان سیستمی پێش هەڵبژاردنە کە ئەمە دیارە لە چاوەڕوانی عراقیەکان زۆرینی عراقیەکاندا نەبوو کە کۆبوونەوەکەی دوێنێ بەم جۆرە بەڕێوە بچێت بۆیە پێشبینی دەکرێت بەشێک لە چاودێرانی سیاسی بەشێک لە لایەنە سیاسیەکان وای لێک دەدەنەوە کە عێراق لە بەردەم چارەنووسێکی مەترسیدار و قورسدایە دیارە هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەو مەترسیەی کە لە عێراقدا دەگوزارێت.